ڕۆژ بە ڕۆژ پێشێلکاریەکان بەرامبەر هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان زیاد دەبن و ئازادی ڕادەربڕین کە مافێکی گشتی هاوڵاتیانە و بە پێی مافەکانی جارنامەی گەردوونی هەموو کەس بۆی هەیە بیر و ڕای خۆی بە هەر جۆرێک بێت دەرببڕێت و بڵاوی بکاتەوە. بەڵام لە کوردستاندا زۆرترین پێشێلکاری ئەنجام دەدرێت و بیانووی جۆراوجۆریشان بۆ دەدۆزنەوە. بەو مەبەستە ڕێکخراوی ئاشتی کۆنفرانسێکی لەسەر پتەوکردنی ئازادی ڕادەربڕین لە شاری هەولێر ڕێک خست کە چەندین ئاماری پێشێلکاری خستە ڕوو. بەڵام هەر لە دەستپێکی کۆنفرانسەکەدا هەوڵی ڕێگریکردنی لێکرا کە ئەمەش بە دیارترین پێشێلکاری دادەنرێت. حکوومەت وەلایەنە ئەمنیەکان بەداخۆ مامەڵێکی تەندروست لەگەڵ بابەتی ئازادی ڕادەربڕینە ناکەن لە کاتێکدا ئەوە بنەمایەکی سەرەکی دیموکراسیەوە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەو مەجالەیە دەبێت بەو اعتیبارە وەربگیرە کە هاوکاری حکوومەت دەکات بۆ هەنگاونان بەرەو دیموکراسی لە کاتێکدا دەبینی لە هەرێمی کوردستان پێچەوانەکەی ڕاستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان ڕۆژنامەنووسان کەناڵەکانی ڕاگەیاندن دەیانوێت بۆ ئاڕاستەیە کار بکەن کە مافی ئازادی ڕادەربڕین فراهەم بکرێت و بنەمایەکی سەرەکی دیموکراسی پتەوە بکرێت. بەڵام دەبینین وەکو ئێمە لە راپۆرتەکە ئاماژەمان پێداوە کە پێشێلکاریەکان لە زیادبووندایە هەم لە ڕووی چەندایەتیەوە هەم لە ڕووی چۆنایەتیەوە. بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی ئاشتی و ئازادی خستوویەتی ڕوو لە ماوەی 8 مانگی ڕابردوودا نزیکەی 127 پێشێلکاری ئەنجام دراون و لەوانش 2 ڕۆژنامەنووس تیرۆر کراون و 3 ڕۆژنامەوان هەڕەشەی لێکراوە و 8 ڕۆژنامەوان دەستگیر کراون و 12 ڕۆژنامەنووس تووشی لێدان و سزا بوونەتەوە و 36 کەلوپەلی میدیایی شکێنراون. مەلەفی داخستن بۆ 30 میدیا کراوەتەوە و چەندین حاڵەتی پێنەدانی زانیاریش ڕوویداوە و 45 حاڵەتی پێشێلکاریش بەرامبەر خۆپیشاندەران ئەنجام دراون. توێژەران و یاساناسانیش دەڵێن کار بە یاسایەک ناکرێت لە بەرژەوەندی هاوڵاتی بێت. یەکێک لە گرنگترین پرەنسیپەکانی دەوڵەتی دیموکراسی بریتە لە بوونی یاسای مافی بەدەستێنانی زانیاری. خۆشبەختانە لە کوردستانە لە ساڵی 2013 یاسایەمانە هەیە و گوێرەی ئەو توێژینانی کە من کردومە یاسایەکی زۆر باش. بەڵام لە ڕاستیە حکوومەت یاریێمی کوردستان و داون دەستگاکانی حکوومەت یاریێمی کوردستان تا ئێستا نەیانتوانیوە ئەو یاسایە جێبەجێ بکەن و بە پێچەوانەوە ئەستان هەندێک هەنگاو نراوە بۆ پێشێلکردنی ئازادیەکانی ڕۆژنامەنووسان، ئازادی هاوڵاتی نەکرد ڕۆژنامەنووسان، ئازادی ڕێکخراوەکان ئازادیانە بە تەواوەتی پێشێلکرێەوە ئەو یاسایە بۆتە یاسایەکی مردوو و ئەگەر هەر ببێت و نەبێت وەکو یەک وایە تا ئێستا لە هەرێمی کوردستان. ئازادی ڕادەربڕینی ژێچەکە لەو ئازادیە یاخود لەو مافە سەرەتاییانەی کە ڕوبەڕووی هەڕەشە و تونتیژی و مەنعکردن و قەدەغەکردن و بەرتەسکردنەوەی سنووری ئازادیەکە ڕوبەڕووی هەموو ئەوانە دەبێتەوە بە دەلیلی ئەوەی کە ناتوانانی بە شێوەیەکی ئاسایی کۆبوونەوەیەک ڕێک بخی، ناتوانانی مەقالەیەکی ڕەخنە ئامێز بنووسی، ناتوانانی ئینتیقادیەکێک لە بەرپرسەکان بکەیت چکە نمونەمان زۆر ئەوانی کردبیشان یا ئەوەتە ڕوبەڕووی کوشتن بوونەتەوە یاوەتە ڕوبەڕووی دەرکردن بوونەتەوە یا ڕوبەڕووی جۆرێک لە جۆری فشاری نەفسی هەتا ئەگەر جەسەدیەنیش هیچیان لێ نەکرد بێت لە ڕووی نەفسیەوە جۆرە فشارشیان خستۆتە سەر کەواز بێنە. لە دوای دروستبوونی قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان پێشێلکاریەکان بەرامبەر لایەنگرانی حیزب و ڕۆژنامەنووسان و ئەوانەی کار لەسەر کەموکوڕیەکانی حکوومەت و دەسەڵات دەکەن زیادی کردووە و شارەزایانی سیاسیش ئەو پێشێلکاریانە بۆ هەڵوێستی سیاسی دەگەڕنەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.